ڕووداوەکانی 22 ئایاری پەرلەمانی کوردستان کە بەهۆی زیادکردنی بەرگەیەکی کار بۆ دانیشتنەکەی پەرلەمان شەڕی دەستە ویەخەی لە نێوانی پارتی و یەکێتی هێنایە ئاراوە، جارێکی دیکە لەرزۆکی پایەکانی حکومڕانی و با بارمتەگرتنی دامەزراوە شەرعیەکان لەلایەن پارتەکانی دەسەڵاتەوە دووپات کردەوە. لە ئێستادا هەردوو لایەنی بەشەرهاتووی نێوپەرلەمان بە ئاراستەی پێچەوانەی یەکتر پاساوی یاساییبوونی هەڵوێستی خۆیان و نایاساییبوونی هەڵوێستی بەرامبەر دەهۆننەوە و کارگەیشتووە بەوەی یەکێتی جەخت لەوە دەکاتەوە تاکو یاسای هەڵبژاردنەکان هەموار نەکرێتەوە ناسنە نێو هیچ هەڵبژاردنێکەوە. بڕوای متمانەی تەواوی هەیە ئەبێ هەمومان بە تەوافقی نیشتمانی یاسایەکە هەموار بکەینەوە و بتوانین کۆمیسیۆن کارا بکەینەوە، نەک لایەنێر خۆی بچەسپێنی خۆی لایەنێر خۆی زاڵکە بەسەر لایەنەکانی ترکەوە یەکێتی نیشتمانی کوردستان بە هیچ زۆرێک ئەمە لێرە دووپات دەکەینەوە کە قوبوڵی خۆ چەسپاندنی لایەنێک ناکە بەسەر لایەنەکانی تری سیاسی بە یەکێتی نیشتمانی و حیزبە کوردستانیەکانی ترەوە، بۆی ئەمە ڕەت کرایەوە بەسەریش چووە. یەکێتی نیشتمانی کوردستان دووپاتی وی دەکەنەوە ئێمە بەشداری هیچ هەڵبژاردنێک ناکەین ئەگەر یاسایی هەڵبژاردن هەموار نەکرێتەوە بە شێوەیەکی دادپەروەرانە و بەرژەوەندی هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان تێدا بێ، بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانی تیا بێتن. بەوتەی پەرلەمانتارێکی پارتی فراکسیۆنی پارتی لا ڕێگەی پەرلەمانەوە سەرجەم ڕێکارەکانی کاراکردنەوەی کۆمیسیۆنی تەواو کردووە. داواش لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی دەکات دەست بە ئامادەکاریەکان بکەن بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن. ئەوەی 22 ئایاریش لە پەرلەمان ڕوویدا جددیەتی پارتی لەسەر ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن نیشان دەدات. ئەم پێداگریەی پارتیش هاوکاتە لەگەڵ ناردنی پەیامێکی سەرۆکی پەرلەمان بۆ دامەزراوەکانی هەرێم تا مامەڵە لەگەڵ نووسراوی پەرلەمان بۆ کاراکردنەوەی کۆمیسیۆن نەکەن و هەر نووسراوێکی سەرۆکایەتی پەرلەمان گەر واژۆی خودی ڕێوەسفایقی پێوە نەبێت بە فەرمی نەناسن و کاری پێ نەکەن. لە ئێستادا ئەرکە یاسایەکەی پەرلەمانی کوردستان تەواو بۆ ئێمە وەکو فراکسیۆنی پارتی و پێکهاتەکان و ئەو بەڕێزانەی کە دەنجیان بەم هەموارەداوە کارەکانی خۆمان تەواو کردووە. لە ئێستادا دەبێت کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی ڕێکارەکانی خۆی بگرێتە بەر، چونکە ئەوانیش پێویست بە ماوەیەک دەکات بۆ ئەوەی ئامادەسازی بکەن. بە دڵنیاییەوە هەنگاوی داهاتووی هەنگاوی سیاسی دەبێت، لەسەر ئاستی سیاسی لەگەڵ حیزب لایەنەکان گفتوگۆ دەکەن بۆ ئەوەی بە هەموو لایەک هەوڵ بدەین بگەنە ڕێکەوتن لەسەر شێوازی هەڵبژاردن. ئەوەی دوێنێش لە پەرلەمانی کوردستان ڕێکاری یاساییمان گرتەبەر بۆ کارەکردنەوەی کۆمیسیۆن جددیەتی ئێمەی پیشانەدا بۆ ئەوەی لە وادەیە کە دیاری کراوە پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. ناکۆچیەکان لێکترازانی لایەنەکان بربەستەکان تا دێت زیاتر دەبێت و ئەگەری ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردنیش لەم ساڵدا لاواستر دەبێت. بەڵام کۆمەڵی دادگەری هەر لە ئێستاوە لە ئامادەباشی تەواودایە و پێداگریش دەکات لەوەی کە هەڵبژاردن لە کات و وادەی خۆیدا بەبێ دواکەوتن ئەنجام بدرێت. کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت بە هیچ پاساوێک دوانەخرێ کە تا ئێستا دواخراوە خەتای لایەنە دەسەڵاتدارەکان بۆ کۆمەڵێک ئاماژە دیارە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ناکرێ. ئەویش لەبەر ئەو ململانە خەست و سەختەی کە لە مابینی پارتی و یەکێتی هەیە بە تایبەتیش دوێنێ کە لە پەرلەمان ڕوویدا ئەوش ململانەکان تۆختر دەکاتەوە. بەڕاستی ینی شتێکی ناجوور بوو ئاوا شەڕ لە پەرلەمان دروستبی لە پەرلەمان لە نرخی کەم دەبێتەوە. سەرباری زیادبوونی فشارە نێوخۆیی و نێودەوڵاتیەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، بەڵام ڕێگنەکەوتنی هێزە سیاسیەکان بە تایبەت پارتی و یەکێتی بۆتە لەمپەری سەرەکی بەردەم پرۆسەکە و ئەمەش مەترسی درێژەدان بە دۆخی بە بارمتەگرتنی پەرلەمان و دامەزراوەکان بە کراوەیی دەهێڵێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.